سڵاو ڕێز بوویەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتان داین بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ئەمڕۆ شەممە لەساش سەردێڕی گرنگترین هەواڵەکان. چالاکی خوێندکارانی زانکۆ لە بۆکان، هەڵمەتی زاگرۆسانە لە داوێنی چیای ئاویەر لە سنە، ڕێگری حکوومەت لە سەفەرکردنی بنەماڵەی ژینا ئەمینی بۆ فەڕەنسا، قوربانیبوونی 32 خوێندکار بەهۆی ئاگرگرتنی خابگای زانکۆ لە سۆران، کۆبوونەوەی پەرستاران و کادری دەرمان لە ئاهواز، کوژران و برینداربوونی دەیان کەس لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزا، و سەپاندنی تەحریم بەسەر حەوت بەرپرسی ئەمنی و ئیتلاعاتی کۆماری ئیسلامی. درێژەی هەواڵەکە. چالاکی خوێندکارانی زانکۆ لە بۆکان. بەپێی هەواڵی گەیشتوو ڕۆژی هەینی هەفتەی مانگی سەرماوەز کۆمەڵێک لە خوێندکارانی کچی زانکۆ لە شاری بۆکان بە بۆنێ ڕۆژی دانیشتوو چالاکیان ئەنجامدا. کچانی خوێندکار لە بۆکان بە بەدەستەوەگرتنی پلاکار دروشمەکانی زیندانی سیاسیە بێ ئازاد بکرێت، تومەت ساڵحی دەنگی گەلانیێران، دانیشتوو دەمرێت زیلەت قبوڵ ناکات، ژن ژیان ئازادی و شۆڕش درێژەی هەیەیان بەرز کردەوە. بەشداربوونی ئەو چالاکیە وێڕای پیرۆزباییکردنی ڕۆژی خوێندکار داوایان لە تەواوی دانیشتوانی ئێران کرد خۆیان ڕێک بخەن و بێدەنگ نەبێت. هەڵمەتی زاگرۆسانە لە داوێنی چیای ئاویەر لە سنە ڕۆژی هەینی هەفتەی سەرماوەزی 1402 هەتاوی ژینگە پارێزانی چەند شاری ئێران بە کۆبوونەوە لە گوێزەکوێری ئاویێری شاری سنە سەدان نەمام و دەنکی بەڕوویان چاند. بەپێی هەواڵی گەیشتوو لە ئەنگرانی سروشت، شاخەوانان و خەڵکی خۆبەخش لە شارەکانی سنە، سەقز، مەریوان و دیواندەرە لە هەڵمەتێکی بێوێنە بە کۆبوونەوە لە گوێزەکوێری ئاویەر مەراسمێکیان بە مەبەستی درێژەدان بە هەڵمەتی زاگرۆسانە بەڕێوە برد و سەدان نەمام و دەنکی بەڕوویان لە داوێنی ئاویێردا چاند. بەشداربوونی ئەو چالاکیە داوایان لە خەڵک کرد پاکی و خاوێنی ژینگەی کوردستان بپارێزن و ڕێگە نەدەن کە سروشتی جوانی ئەو نیشتمانە لەناو ببات. گوڵبارانکردنی شوێنی گیانبەختکردنی شاهۆ بەهمەنی لا سنە ڕۆژی هەینی هەفتەی مانگی سەرماوەز بنەماڵەی هەمیشە زیندوو شاهۆ بەهمەنی شوێنی گیانبەختکردنی ڕۆڵەکەیان گۆڵباران کرد. شاهۆ بەهمەنی ڕۆژی 26 خەزەڵوەری 1401 تاوی و لە ڕەوتی شۆڕشی ژینە بەدەستڕێژی گولەی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی گیانی لە پێناو ئازادی و بەرابەریدا بەخت کرد. ڕۆژی ڕابردوو بنەماڵەیە و هەمیشە زیندووە هاوڕێ لەگەڵ ژمارەیەک لە دۆستانی شوێنی گیانبەختکردنیان گوڵباران کرد و پەیمانیان لەگەڵ ئاواتەکانی نوێ کردەوە. ڕێگری حکوومەت لە سەفەرکردنی بنەماڵەی ژینا ئەمینی بۆ فەڕەنسا. هاوکات لەگەڵ بەڕێوەچوونی مەراسمی پێدانی خەڵاتی ساخاڕۆف، ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم ڕێگەیان بە بنەماڵەی هەمیشە زیندوو ژینا ئەمینی نەدا کە بۆ بەشداری لەو مەراسمەدا لە وڵات بچنە دەرەوە. بە پێی راپۆرتەکان مژگان افتخاری و ئەمجەد ئەمینی دایک و باوکی ژینا و ئەشکان ئەمینی برای ژینا لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە خەدەغەی چوونە دەرەوە لە وڵاتیان بەسەردا سەپاوە و پاسپۆرتەکانیان لە فڕۆکەخانەی خومێنی زەوت کراوە. بڕیار بوو کە بنەماڵەی ئەمینی بۆ وەرگرتنی خەڵاتی ساخاڕۆف کە مەراسمەکەی ڕۆژی 22 سەرماوەز بەڕێوەچێت بۆ وڵاتی فەڕەنسا سەفەر بکەن، بەڵام حکوومەتی سەرکوتگەر ڕێگری لیان کردووە. شایانی باسەکە یەکێتی ئەوروپا ڕۆژی پێنجشەمبە 19 سەرماوەزی 1402 هەتاوی بە فەرمی خەڵاتی ساخاڕۆفی کە بە نرخترین خەڵاتی مافی مرۆڤی ئەوروپایە بە ژینا ئەمینی و بزوتنەوەی ژن ژیان ئازادی بەخشی. برینداربوونی کۆڵبەرێکی دیکە لە سنووری بانە. ڕۆژی هەینی هەفتەی مانگی سەرماوەز کۆڵبەرێکی خەڵکی سەقز بە ناوی فەردین مرادی تەمەن 25 ساڵ بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری بانە بە سەختی بریندار کرا. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز ڕۆژی هەینی کۆمەڵێک کۆڵبەر کەوتنە بۆ سێ هێزەکانی ڕژیم لە سنووری ئەنگەژاڵ و ڕاستەوخۆدرانە بەردەست ڕێژی گولە. لە ئاکامی ئەو هێرشەدا کۆڵبەرێکی تەمەن 25 ساڵی خەڵکی سەقز بە ناوی فەردین مرادی بە سەختی بریندار بۆ ناوەندە دەرمانیەکان گوازرایەوە. بێئاوی وشکە ساڵی لە هەندێک لە گوندەکانی سەلاسی باوەجانی. بە پێی هەواڵی گەیشتوو کۆمەڵێک لە گوندەکانی سەلاسی باوەجانی ئاویان نییە و بەرپرسانی ڕژیم هیچ هەوڵێکیان بۆ چارەسەرکردنی کێشەی خەڵک نەداوە. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ دانیشتوانی گوندەکانی سەیدە ناو، پڕئاو،
سەیدە ناوی دەیم و ناوخاس لە ناوچەی تایجوزی سەر بە شارستانی سەلاسی باوەجانی چەند ساڵە بەدەست وشکە ساڵی و بێ ئاویەوە دەناڵن. هەموو کانیەکانیان وشک بووە و خەڵک ناچارن لە ئەسپ کاڵک وەربگرن بۆ ئەوەی ئاوی خواردنەوە لە مەودایەکی دوورەوە بۆ ماڵەکانیان بگوازنەوە. ئەو کەسانەشی کە ئاژەڵیان بۆ گواستنەوەی ئاو نییە گاڵۆنی ئاو لەسەر شاندادەنەن و مەودایەکی دوورە بڕن بۆ گەیاندنی ئاو بە ماڵەکانیان. قوربانی بوونی 32 خوێندکار بەهۆی ئاگرگرتنی خابگای زانکۆ لە سۆران. شەوی هەینی هەفتەی سەرماوەزی 1402 ئاگر لە خابگای خوێندکارانی زانکۆی سۆران لە پارێزگای هەولێر کەوتەوە بەهۆیەوە 14 کەس گیانیان لەدەستدا و 18 کەسیش بریندار بوون. بە وتەی بەرپرسانی پارێزگای هەولێر لێکۆڵێنەوەکان بۆ دۆزینەوەی هۆکاری ئاگرگرتنی و خابگایە دەستی پێکردووە و بەرپرسانی قەزای سۆرانیش ماتەمینی گشتیان ڕاگەیاندووە. لە ئاکامی ئەو ڕووداوە دڵتەزیێنەدا 14 خوێندکار کە 7 کەسیان خەڵکی ڕۆژاوای کوردستانن گیانیان لەدەستدا و 18 کەسی دیکەش بریندار بوون و باری تەندروستی بەشێکیان ناجێگیرە. کۆبوونەوەی پەرستاران و کادری دەرمان لە ئاهواز. بەیانی شەممە 18 سەرماوەزی ساڵی 1402 هەتاوی بەرپرسان و کادری دەرمانی نەخۆشخانەکانی ئاهواز لە ناڕەزایەتی بەدۆخی خراپی پیشەی و ماعیشەتی لە بەردەم ئۆستانداری کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانەکانی ئێران خوازیانی پێدانی حەقدەستە دواخراوەکانیان چوونە سەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە، زیادکردنی تاعرەفەی پەرستاری، پێدانی ئیزافەکاری و کاردانە، دامەزراندنی پەرستاری نوێ، گۆڕینی دۆخی پیشەی و نوێکردنەوەی گرێبەستەکانیان بوون. بەڕێوەچوونی ساڕۆژی گیانبەخکردنی دونیا فەرهادی لە ئاهواز. ڕۆژی هەینی هەفتەی سەرماوەزی 1402 مەراسمی ساڵوەگەری گیانبەخکردنی دونیا فەرهادی لە شۆڕشی ژینا بە بەشداری بەرینی خەڵک لە شاری ئاهواز بەڕێوەچوو. دونیا فەرهادی خوێندکاری بواری میعماری لە زانکۆی چەمرانی ئاهواز لە ڕەوتی شۆڕشی ژینا لەلایەن هەزامنیەکان و ڕفێنرا و تەرمەکەی چەند ڕۆژ دواتری لە دەوروبەری ڕووباری کارون دۆزرایەوە. ڕۆژی هەینی مەراسمی ساڕۆژی گیانبەخکردنی دونیا بە بەشداری بنەماڵە و کۆمەڵێک لە خەڵکی ئازادی خوازی ئاهواز لەگەڵ وتنەوەی دروشم دژ بە کۆماری ئیسلامی بەڕێوەچوو. لە هەواڵێکی دیکەدا ڕۆژی ڕابردوو بنەماڵی هەمیشە زویندوو محەممەد ڕەزای ئیسکەندەری لەسەر مەزاری لە پاکدەشتی تاران کۆبوونەوە و هاوڕێ لەگەڵ کۆمەڵێک لە خەڵکی ئازادی خوازی و شارە ڕێزیان لە بیرەوەریەکانی گرت. محەممەد ڕەزای ئیسکەندەری سی خەرمارانی 1401 و لە ڕەوتی شۆڕشی ژینا بە تەقەیەزەکانی ڕژیم گیانی بەخت کرد. برینداربوونی دوو سوختبەر لەلایەن هێزەکانی ڕژیمەوە لە زابۆل. ڕۆژی پێنجشەمبە 16 سەرماوەزی 1402 هێزە سنووریەکانی زابۆل بە چەقۆ دوو سوختبەریان بەهۆی هەڵگرتنی گاڵۆنێک بنزین بریندار کرد. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز دوو سوختبەری بەلوچ کە گاڵۆنێک بنزینیان پێبووە لە سنووری میلەک لە شاری زابۆل بە زەبری چەقۆی هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم بە سەختی بریندار کراون. بە پێی زانیاریەکان ئەو دوو سوختبەرە بە هێزە ئینتزامیەکانیان ڕاگەیاندووە کە لە ماڵەوە نەخۆشیان هەیە و پێویستیان بە پارەیە بۆ کڕینی دەرمان، بەڵام دوو چەکداری ڕژیم بە شۆکێری بەڕقی ئازاریان دەدەن و دواتر بە چەقۆ برینداریان دەکەن. کوژران و برینداربوونی دەیان کەس لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە. ڕۆژی هەینی هەفتەی سەرماوەزی 1402 هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر چەند ناوچە لە باکوور و باشووری غەزە بەردەوام بووە بەهۆیەوە دەیان لە فلستینی گیانیان لەدەستدا و ژمارەیەکی زۆریش بریندار بوون. بە پێی ڕاگەیاندنی وەزارەتی بێداشتی فەلەستین ڕێژەی قوربانیانی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە بۆ 17,487 کەس هەڵکشاوە و ئاماری بریندارەکانیش گەیشتووەتە 46,480 کەس. ڕۆژی ڕابردوو خان یونس و جەبالیا بە چڕی بردومان کرا و دەیان چەکداری حەماس دەست بەسەر کران. هەروەها چوارەندامی سوپای قودس و چوارەندامی حەزبوڵای لوبنان لە دوو هێرشی ئاسمانی جیادیادا کوژراون. جێگای ئاماژەیە کە ڕۆژی ڕابردوو کۆبوونەوەی گشتی شۆڕای ئەمنیەتی نەتەوە یەکگرتووەکان بۆ ڕاگەیاندنی ئاگربەز لە غەزە بەڕێوەچوو، بەڵام قەتنامەکە لەلایەن ئەمریکا و وەتۆ کرا و دەنگدانەوەی زۆری لە کۆمەڵگای جیهانیدا بەدوای خۆی داهێنا. دوایین هەواڵ سەپاندنی تەحریم بەسەر حەوت بەرپرسی ئەمنی و ئیتلاعاتی کۆماری ئیسلامی. ڕۆژیەینی هەفتەی سەرماوەزی 1402 دەوڵەتەکانی ئەمریکا و بەریتانیا حەوت بەرپرسی نظامی و ئیتلاعاتی کۆماری ئیسلامیان خستە نێو لیستی گەمارۆکانیانەوە. حکوومەتی بەریتانیا بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک
5 بەرپرسی قەزایی و ئینتزامی کۆماری ئیسلامی تەحریم کرد. هەر لەو پەیوەندیەدا عەلی ساڵحی دادستانی تاران، مەسعود دروستی بەڕێوەبەری جێبەجێکاری مێترۆی تاران، عەلی ڕەزا ئەدیانی بەرپرسی ڕێکخراوی ئایدۆلۆژی سیاسی هێزی ئینتزامی، عەلی ئەکبەر جاویدان فەرماندەی ئینتزامی هۆرمزگان و حەسەن شارستانی فەرماندەی ئینتزامی مازەندەران گەمارۆ بەسەریاندا سەپا. ئەم سزانە بریتین لە بەستنی داراییەکانی ئەو کەسانە و قەدەغەکردنیان بۆ گەشتکردن بۆ بریتانیا. لەلایەکی دیکە وەزارەتی خەزانەداری ئەمریکا مەجید دەستجانی فەراهانی و محەممەد مێهدی خانپور ئەردستانی و دوو بەرپرسی ئیتلاعاتی کۆماری ئیسلامی کە پلانیان بۆ تیرۆرکردنی بەرپرسانی دەوڵەتی ئەمریکا دانابوو تاکو تۆڵی قاسم سلەیمانی بکەنەوە تەحریم کرد. بینەرانی عەزیز گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا. کاتێکی باش.